ئەمڕۆ بە پێویستم زانی باسی هەندێک لەو هۆکارە زانستیانە بکەم کە پێویستە نەشتەرگەری مناڵبوون بە ئەنجام بگەێنرێت. ئەو هۆکارانەش ئەەکەین بە دوو بەشەوانێ. هەندێک هۆکارمان هەیە پەیوەندی هەیە بە دایکەکەوە، هەندێک هۆکاریش هەیە پەیوەندی هەیە بە کۆرپەکەوە. ئەو هۆکارانەی کە پەیوەندی هەیە بە دایکەکەوانێ ئەگەر هاتوو دایکەکە حەوزی تەسک بوو، واتە لە 9 مانگی دووگیانی پێویستە کە سەری مناڵەکە بێتە ناو حەوزی دایکەکە. بەڵام ئەگەر هاتوو هیچ سەری مناڵەکە نەهاتبوو ناو حەوزی دایکەکە، ئەوەی یەکێک لەو هۆکارانە کە پێویستە نەشتەرگەری بە ئەنجام بگەێنرێت. و یاخود ئەگەر دایکەکە دوو نەشتەرگەری تری مناڵبوون یاخود زیاتری بۆ بە ئەنجام گەێنرابوو، لەم حاڵەتە پێویستە نەشتەرگەری مناڵبوونی بۆ بکرێت لەبەر ئەوەی مەترسی ئەوەی هەیە کە برینی نەشتەرگەریەکەی بکرێتەوانێ. هەروەها بەڵام ئەگەر هاتوو دایکەکە تەنیا یەک نەشتەرگەری کرابوو، بێگومان ئەمە ئەتوانێت بە ڕێژەی نزیکەی لە 170 چانسی ئەوەی هەیە کە بە سروشتی مناڵی بێت. و هەندێک هۆکاری ترمان هەیە لەوانە بەرزی فشاری خوێنی دایکەکەیە کە لەوانەیە کاریگەری نەرێنی هەبێت لەسەر گەشەی کۆرپەکە یاخود لەو کاتەیە کە پێویستە بە شێوازێکی خێرا مناڵەکە لە دایک بێت لە پێناو پاراستنی ژیانی دایکەکە و کۆرپەکە، یاخود ئەگەر هاتوو دایکەکە نەخۆشی شەکرەی هەبوو. ئەمەش بێگومان ئەگەر هاتوو شەکرەی دایکەکە کۆنتڕۆڵ نەبوو یاخود کێشی لەشی مناڵەکە بە شێوازێک زۆر بوو کە مەترسی هەبێت لەسەر ژیانی ئەگەر هاتوو بە سروشتی لە دایک ببێت. ئەمە هەروەها ئەگەر هاتوو وێڵاشەکە لە بەشی پێشەوەی منداڵداندا بێت. ئەمانە هەندێکن لەو هۆکارانەی کە پێویستە نەشتەرگەری مناڵبوون بە ئەنجام بگەێنرێت. ئەو هۆکارانەی کە پەیوەندی بە مناڵەکەەوە هەیە، ئەو هۆکارانش ئەوانن کە لەوانەیە مناڵەکە لێدانی دڵی باش نەبێت بە تایبەت لە کاتی مناڵبوون، کە ئەمەش پێویستکە بە شێوەیەکی خێرا نەشتەرگەری بۆ بە ئەنجام بگەێنرێت. یاخود مناڵەکە بە شێوەیەک پیسایی خواردبووە کە کاریگەری هەبوو لەسەر تەندروستی مناڵەکە، و یاخود مناڵەکە ئاوی زۆر کەم بوو یان کێشێکی لەشی تەندروست نەبووە تا کەمتر بوو لە کێشی لەشی ئاسایی بە شێوەیە کە بەرگەی ژان نەگرێت. ئەمەش زۆر کات کە بەهۆی نەخۆشی دایکەکەەوە دروست ئەبێت. سپاستانەکەم. نەشتەرگەری ئەمڕۆمان نەشتەرگەری پێنجەمی مناڵبوونە بۆ خانمێکی دووگیان، واتە ئەم خانمە پێشتر 4 نەشتەرگەری تری مناڵبوونی بۆ بە ئەنجام گەێنراوە بە هیوای سەلامەتی بۆ چارەخوازەکەمان و هەروەها کۆرپەکەی ئینشاءالله. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.